ئێمە وا بزانین کە مەترسیەکان لەسەر کوردستان کۆتایی هاتووە کۆتایی نهاتووە لەبەرەوە دەوروپشتەکانمان ئێران تورکیا سووریا ئەمانە بەڕاستی دۆستی میلەتی کورد نین تاسەر ڕەنبێ لە هەنێ مەجالە دۆستایەتیان کردوێتی لە هەندێک کاتە بەڵام تاسەر دۆستانی ئساش میلەتی کورد لە ئێران ئەچەوسێتەوە ئەعدامەکرێت مافی پێشێل کراوە مەکتەبێ نییە بە کوردی لە تورکیا زمانی کوردی قەدەغەیە لە سووریا ڕاستە ئازادیەک هەیە تا ڕادەیە باشە ئەمە بەڵام پێویستی بەچیە پێویستی بە یەکبوونە پێویستی بە یەکگرتنە میلەتی کورد ئەگەر لە هەموو شوێنەکان لە هەموو پارچەکانی کوردستان باشوور باکوور ئەمانەی یەک نەبین یەک نەگرین لەوە خراپترێت بە تایبەتی لە کوردستانی عێراق لە ئێمە ئەبینین وەزعمان ئەوە 6 مانگ زیاترە هەڵبژاردن کراوە دەستینەوە هەڵبژاردن کراوە 2010 بەڵام تا ئێستا حکومەت تشکیل نەکراوە ئەمە بۆ لەبەر بەرژەوەندی میلەتە نەخێر لەبەر بەرژەوەندی تەستی حیزبایەتی خۆیانە لەبەر دەسەڵاتە لەبەر ئەوە ئەگەڕێتەوە بۆچی ئەگەر ئێمە حیزبەکانی کوردستان یەک بین پێداگرین داوا بکەین ناتوانن 6 مانگی تا حکومەتە ئەم کوردستانە بێ حکومەت بێ بێفشارە بێ ئەوە پێویستی ئێمە پێویستمان بە یەکێتی لە هەموو سەردەمێک لە مکاتێک وەزعی ئێستا لە هەرێمە و لە هەرێمی کوردستان و ناوچەکەیە بەڕاستی مەترسیدارە بە حکمی ئەوەی ئێمە لە هەرێم وەکو پێویست بەرەنگاری ئەو زروفە نەبووینەتەوە کە بۆمان دروست کراوە بە تایبەت لەلایەن ئەو وڵاتانی کە تەماحێن لە کوردستانە لەوانەش دەستێوەردانی ئێران دەستێوەردانی تورکیا دەستێوەردانی هەندێک وڵاتی تر ئەوانە بەردەوام بوونە کەشیان چەندی ساڵە تا دێ زیاتر بووە بۆ جێبەجێکردنی مەرامەکانی خۆیان لە کوردستان حتمما ئەوان ئەگەر لایەنە سیاسیەکان وەکو پێویست ینی بەرەنگاری ئەو سیاستە درەندانەی ئەوان ببنەوە ئەوان بۆیان ناچێتە سەر بەو شێوەیە دەست لە ناو جەرگەی کوردستان وەربدەن دەست سنوورەکان ڕۆژ بە ڕۆژ لە سنوورەکان تەدەخولات بکەن ینی لە بەتایبەت تورکیا مەسەن چەندین کیلۆمەتر ئێستا هاتوتە ناوەوە بەردەوام لە قەتل و عامی خەڵکی ناوچەکانی سەرسنوورە و دەستێوەردانی هەیە بەردەوام لە ناو جەرگەی شارەکانی کوردستان لە ڕێگای دام و دەستگا جاسوسیەکانی خۆیەوە بەردەوامە لە دەستێوەردان ئەو دەستێوەردانش حتمما جەرگبڕ بووە مەسەن چەندین خەڵکمان هەتا ئێستا چەندین کەسایەتی و خەڵکی سڤیل بە شەهید بوونە زەرمەند بوونە گیراون جارجار دەبیستین لە پەناوە خەڵکیان گرتووە و یان تیرۆریان کردو یان بە شێوەیەک لە شێوەکان ڕفاندویانە بردویانە بۆ بەتایبەت ئەمە تورکیا ئێرانیش بە دەوری خۆی دەستێوەردانەکە و لە ناوچە سنوورەکان تۆپ باران و خەڵکیی زۆر زەرمەند بوونە بەتایبەتەوە دەبینە و کۆڵبەرانە کە دێن و دەڕۆن چەندیان لێ شەهید دەکرێت هەمووی ئەوەیە مەسەلەکەوەیە لەو دەستێوەردانە کە هاتا ناو جەرگەی کوردستان هاتوونە کە ئێمە وەک کۆمەڵی پێشمەرگەدەرینەکانی حیزبی شیوعی کوردستان ساڵانێک خەباتمان پێکەوە بوو لەگەر حیزبی شیوعی عێراق
دیارە ئەوەی کە ئێمە ئێستا دەیبینین لە ساحەی کوردستان و لە ساحەی عێراق هەست دەکەین جوولانەوەیەکەیە ئەو جوولانەوەیە کە لە ساحەی کوردستان یعنی لە گۆڕەپانی کوردستان کێشە بۆ کوردستان و عێراق دروست دەکا بە تایبەتی ململانەیەکی گەورە لە بینی ئەمریکا و هێزەکان لەگەر ئێران و جگە لەوەش مەترسیەکی تر کە وڵاتانی دەوروبەرمان وەک ئێران و تورکیا و هەتا وڵاتانی ئێستا عەرەبیش ئەوانەی کە سعودیەوانە دەورێک هەیە کە لێرەوە کێشە بۆ کوردستان دروست بکرا لە گۆڕەپانەکەی ئێمە و ترسناک بێ ئەو وەزعە بۆیە داوا لە سەرکردایەتی چ عێراق و چه هەرێمی کوردستان دەکەین کە یەک گرنەوان یەک دەست بن یەک هەڵوێز بن بۆ ئەوەی کە چیتر نەتوانن ئەو گۆڕەپانەیمە بەکاربینن